بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە هەموو دنیا یەکێک لە ئەرکی پەرلەمانتاران گەیاندنی سکاڵا و ناڕەزایەتیەکانی هاوڵاتیانە بە حکوومەت و بانگێشکردنی بەرپرسانە بۆ لێپرسینەوە، بەڵام لە هەرێمی کوردستان بە مەبەست دەسەڵات وای کردووە هیچ ڕۆڵێک بۆ پەرلەمان و پەرلەمانتاران نەمێنێتەوە. هەر کاتێ حکوومەت بیەوێ لە پەرلەمان شەرعیەت بە بابەتێک بدات، ئەوە پەرلەمان کۆ دەبێتەوە. هەر کاتێکیش پەرلەمانتاران پرسیار و داواکاری هاوڵاتیان ئاراستەی حکوومەت دەکەن، ئەوە حکوومەت خۆی لێبێدەنگ دەکات و وەڵامیان ناداتەوە. ئێمە وەک پەرلەمانتار کە نوێنەری خەڵکین، خۆمان بە نوێنەری خەڵک ئەزانین لە هەر شوێنێک، لە هەر ناوچەیەک، لە هەر گوند و شار و شارۆچکەیەک گرفتێک کە بێ، گرفتی هاوڵاتیان، کێشەی هاوڵاتیان، داواکاری هاوڵاتیان هەبێ، ئێمە خۆمان وەکو کە بە نوێنەری ئەوان دەزانین پێویستە هەم بە یادداش هەم بە پرسیار ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەتی بکەین. بەداخەوە بە پێی پێڕەوی ناخۆی پەرلەمان دەبێت لە ماوەی 21 ڕۆژدا وەڵامەکان وەربگرینەوە. بەڵام من هەندێک یادداشتم لەسەر گرفتی خەڵک ئاراستەی سەرۆکایەتی و حکوومەت کردووە، 2 مانگ تێپەڕ دەبێت تا ئێستا وەڵامم وەردەگرتووە. کاتێکیش کە لە هۆڵی پەرلەمان بۆ نمونە بە دوواداچوون بەسەر وەڵام نەدانەوە و یا وەڵام وەردەگرتنەوەی پرسیارەکان و یادداشتەکان لە سەرۆکی پەرلەمانە کرێ، بەداخەوە کە بەڕاستی بەرزترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریە لە وەڵام داوامان پێ دەڵێ مەفروزە تۆ بە شخصی پەیوەندی بە وەزیری پەیوەندیدارەوەکەی کامە جێگەی داخە. ئەمە سەرهەڵدانێکی بەڕاستی چۆنەڵەی خراپە بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان. بەشێک لە ئەندامانی فراکسیۆنە جیاوازەکان پێیان وایە لەبەر ئەوەی لە هەرێمی کوردستاندا یاسا سەروەر نییە و کارەکانی حکوومەت لەسەر ویستی حزب و کەسەکان دەچن بەڕێوە، ئەوە بۆ زۆربەی پرسیارەکان حکوومەت وەڵامی پێنیە و ناچارە بێدەنگی هەڵبژێرێت. ئەگەرنا حکوومەتیش باش دەزانێ لەم کاتەدا پێویستە وەڵامی کامە پرسیار بدرێتەوە. حکوومەتێک بەڕوڕی پرسیاری زۆر بۆوە معنایەوەیە گومان و بگرە سەقەتی گەورەی کردووە یا گومانی گەورەی لەسرە کە وەڵام ناداتەوە، معنای ئەوەیە پەچی کەوتووە و گەیشتۆتە قۆناغێکی وا کە ناتوانێت وەڵام باتەوە چونکە وەڵامی پێنیە و بێگومان میکانیزمی وەڵامدانەوەی حکوومەت بۆ ئەو هەموو پرسیارەی کە بەڕوڕی ئەبێتەوە لە پەرلەمانی کوردستانەوە میکانیزمێکی زۆر زۆر لاوازە. دەرەنجام سلمێنەری ئەوەیە کە ئەم حکوومەتە شکست خواردووە، کودەتا بەسەر سیستمی حکومڕانی و پەرلەمانیا کراوە و تەنها بە زەبری هێز حکم ئەکرێ و ناوچە جاجیەکانیان بە هێز کۆنتترۆل کردو بەڕۆڕی خۆپشاندەران و ناڕازیەکان ئەبنەوە. ئەمەش پرسیاری جددی بەڕۆڕی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمی کوردستان دروست ئەکا. حکوومەت ئەوەندە ناقانونی کردووە، ئەوەندە کاری نایاسایی کردووە بۆی لە ڕووی نایەت وەڵامی پەرلەمان بداتەوە. بەداخەوە لەم خۆڵی پەرلەمانش حکوومەت حسابێکی ئەوتۆ بۆ پەرلەمان ناکات، چونکە زۆرنەی پەرلەمان سەر بە حکوومەتن، پەرلەمانتاران سەر بە حکوومەتن و بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمانش سەرۆکایەتێکی لاوازە، ناتوانێت ئیرادەی خۆی بەسەر پەرلەمان و بەسەر حکوومەتدا زاڵ بکە، بە تایبەت کە دەڵێن بەسەر حکوومەت. ئێمە لەگەڵ فراکسیۆنەکانی تر بە تایبەت فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن چەندین یادداشتمان داوەتە حکوومەت، چەندین جار داوامان کردو بۆ نمونە دانیشتنی تایبەت ساز بکرێت لەسەر کێشەی خوێندکاران، لەسەر موچەی فەرمانبەران، لەسەر کۆمەڵێک کێشەی نەوت و کێشەکانی نێوان هەرێم و بەغدا کۆمەڵێک مەلەفی تر، بەڵام تا ئێستا بەداخەوە وەک پێویست حکوومەت وەڵامی نەداوەتەوە. بەهۆی زاڵبوونی هەردوو حیزبی دەسەڵاتدار بەسەر کایەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا، سەرجەم ئەزمموی سیاسی و بەناو دیموکراسی لە هەرێمی کوردستاندا نەک لەلایەن هاوڵاتیانەوە بگرە لەلایەن وڵاتان و ڕێکخراوە جیهانیەکانیشەوە کەوتۆتە ژێر پرسیارەوە. ئەگەرنا لەم کات و ساتەدا پێدانی موچە و دابینکردنی خزمەت و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان دەبوو لە پێشینەی کارەکانی کابینەی نۆیەمی حکوومەت بووایە، بەڵام حکوومەت خۆی بە هەندێ بابەتەوە سەرقاڵ کردووە، نەک برینەکان ساڕێژ ناکات، بگرە خەمەکانی هاوڵاتیان قوڵتر دەکاتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.